سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. داواکارین لە خوای پەروەردگار خوای متعال ڕەحم بە نەخۆشی هەموو لایەکمان بکە. ئەو کەسانەی ئێستا لە خستەخانەن داوای دوعای خێریان کردووە، ئەوانەیشی کەوا لە ماڵان، ئەوانەی بە تایبەتی کە داوای دوعای خێریان کردووە، ئەوانیش نەیان کردووە. خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی، بۆ خاتری سیمی عەڵەمی خۆی، بۆ خاتر گەورەی خۆی، یا ڕەبی خوای گەمەی کە هەنایەنەوە بە تایبەتی ئەو گەنجە جوانە ئێستا ها لەژێر ئەوەی کەوا هۆشی لە خۆی نییە و داوای دوعای خێری کردووە، دایکی خوای گەورە دڵی خۆش بکەی. اللهم ئامین. لەگەڵ ئەو دوایدا ئازیزان و خۆشەویستان، لە وتاری ئەمڕۆدا باسی ئازادی دەربڕین دەکەین. ئینسانی ئیماندار و ئینسان بڕوادار لە دنیای منوتۆدا خوای پەروەردگار ئاینی ئیسلامی ناردووە. ئەگە تەماشا بکەین بە مێژووی ئیسلامدا و تەماشا بکەین بە مێژووی پێغەمبەراندا و یاوەران و خەلیفەکان و حکومڕانانی کاتی خۆی تەماشان بکەین، زۆر جار لەوەی لەگەڵ تاریخدا زۆر جیاوازی هەبێت. وریابین تاریخ بەردەوام ها لە ئەسوڕێتەوە بە دەوری ئەوەدا چۆن تاریخی ئیسلام و مسلمانان ناشرین بکرێت. ئەبێ ئێمە زۆر وریابین تایدا، چونکە ئینسان ئیماندار بزانین ئەم دینە هات، دینی ئیسلام هات بۆ ئەوەی مرۆڤ لە کۆیلایەتی، لە بەندایەتی، لە عەبدایەتی ڕزگار بکە. گەورەترین هەدەفی ئیسلام کە هات بۆ سەرزەوی بۆی بەندە لەژێر دەستی بەندە لە کۆیلایەتیا ڕزگار بکە لە هەموو بوارەکانی ژیانی خۆی. یعنی لە یەک بارە نا، بەڵام بارەکان هەمووی لە بواری هەموو لایەکەوە این مرۆڤە لەسەر خۆی واتە بە حڕیەت و ئازادی خۆی بژی. ئەگە تەماشاشکەین معلومی جەنابتانە پێشی ئیسلام مرۆڤەکان کڕین و فرۆشتنیان پێدەکەیە، ئەوانەی هەژار و فەقیر و لێقەوما و کە هیچیان نییە لە بازاڕە ئەکران و ئەفرۆشیان. و چینێک لە چینەکانی مرۆڤ کە ئافرەتە ئەیان سند و ئەیان فرۆشت، هەتا ئیسلام هات ئەمانەی هەمووی لادا خستی بەلاوە، کردیانێ مرۆڤ وەک مرۆڤ دایانینا. نەمان ناو ئیسلامە ئەمە دەرەجە یەکەوە ئەمە دەرەجووە. ئیسلامە نییە کەسێکی ڕەشپێست لەگەڵ کەسێکی سپی پێستە هیچ فەرقی نییە لە ئیسلامدا. باڵایەکی بەرزە باڵایەکی کورتە هیچ فەرقی نییە لە دینی من و تۆدا. جوانە یان ناشرینە، ساغە یان نوقسانە، ئەمە گشتی لە ئاینی من و تۆدا یەکسانە. پیا و ژن یەکسانە، بەڵام لە ئاینەکانی تر لە ئاینی مرۆڤایەتیدا با لە زاب و گەزافی ئەوە لێدا مافی مرۆڤ هەیە و نام چییە، بەڵام سێرەکەی جیاوازی هەیە لێیانە لە نێوانی ڕەگەزەکاندا. ئەگە تەماشاکەی لەوەش کە خەڵک بانکەی بۆ ئیسلام. ئازیزان و خۆشەویستان، ئیسلام نەهاتووە بە دۆرەملە ئەم ئینسانە ئەم مرۆڤە بگرێ ئیلا ئەبیتە مسڵمان یان بکوژم، ئەمە نییە. هاتووە مسڵمان بێ یان جزیە بدا، لەوە زیاتر نییە. واتە لە پاڵی مسڵمانەکەی کابرا ئەڵێ مسڵمان نابم، بەڵام دەفعی پارە ئەکەم لە جیاتی ئەوەی مسڵمان نەبم، یان ئەڵێ مسڵمان دەبم. ئەمەیە غەیری ئەمەی تیانە. خواگیانە فەرمێ جەلە جەلالوه لا ئیکراها فی الدین، زۆرەملە لە دینا نییە پا بنەیتە ڕێسمی لا ئیلا بێ مسڵمان بی، مسڵمان نەبێ بێ بکوژێ و لە ژیان مافت نییە لەسەر زەویشتی وانی. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو نوێژیۆمان بۆ ڕاستەکاتەوە، تاریخمان بۆ ڕاستەکاتەوە. کاتێک چووە مەدینە ببینە خۆ لە مەدینە بەس مسڵمانان بە دەوری پێغەمبەران نەبوون، یەهودیش هەبوو، غەیری ئەوانیش هەبوو. تەماشا بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو شتێ بە ئەندازەی خۆی دانا بۆ مسڵمانان بە ئیسلام، غەیرە مسڵمانانش بەو دینەی کە خۆی هاتەسەری. دووەمیان ئەوەی ئازیزان و خۆشەویستان، تەنانەت خوای گەورە خوای متعال بە بەندەکان و بە مرۆڤەکان هەمووی ئەڵێ ئەی محەممەد پێیان بڵێ لە قورئاندا تۆمار کراوە وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله. ئەگەر ڕەخنەتان هەیە لەم قورئانە، ئەوانەی کەوا ئەڵێن ئەم قورئانە ڕاست نییە، ئەوانەی ئەڵێن هەتا ڕۆژی قیامەت ئەمایەتەیە، بەڵام وەختی خۆی وە کافرەکانی زمانی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم ئەی محەممەد پێیان بڵێ ئەگەر شک و گومانتان هەیە لەم قورئانە لە ئایەتێک لە سوورەتێک، فەرموو قورئانێ بێنن، فەرموو ئایەتێک بێنن، فەرموو هەڵەیەکی تیا بدۆزنەوە. واتە ئەگەر کەسێ ڕەخنەی گرت نابێ بێژین ڕەخنە مەمنوعە،
نابێ لە هیچ کەسێ خواگیان جەلە جەلالوه کەلامی خوای خۆیەتی کەلام خۆیەتی لایق نییە بە هیچ هەڵەیە بەڵام تەقەبول چی دەکات تەقەبول ئەوەکە ڕەخنە لە قورئانەکەی بگیرێ ئەیچی جا مرۆڤێ کەسێ شەخصێ هەر کێوێ ئەو کاتە ئێمە هەموومان قابلی غەڵەتی هەموومان قابلی ئەوەی کە هەڵە بکەین ئەبێ و ئامادەش بین ئامادەش دەربڕین بۆ ئەوەی کەوا مرۆڤێک کەسێک ئەگەر ڕەخنەیەکمان لێ بگرێ ڕەخنەکەی جێگای خۆی بێ بڵێن دەستت خۆش بێ ئەبێ ئەسڵ وابی نەڵێن نا ئێمە هەڵەمان نییە و ئیتر ئەوەی وتراوە هەر هەڵەیە و ئەوەی کە من دەڵێم ئەوە ڕاستە نەخێر قل هاتوا برهانكم خوای پەروەردگار پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمێ بە پێغەمبەرە فەرمێ پێیان بڵێ بە کافرەکان قل هاتوا برهانكم کوا دەلیلتان کوا شتێک بڵێ کە ئەڵێن ئەم دنیایە خۆی بۆ خۆی ڕاتەڕێەوە بەڵگەیەکمان بدەنێ ئەڵێن مرۆڤ کە ئەمرێ دوای مردوو زیندوو نابێتەوە بەڵگەیەکمان بەنێ خواجیانە فەرمێ لە قورئاندا گفتوگۆ چاوەڕێی ئەوە دەکا کەچی ڕەخنەیە یان شتێ بگیرێ لە قورئان خوای پەروەردگار خۆی ئاماژەی پێ کردووە ئەگەر تەماشاش کەین ئازیزانە خۆشەویستان خوای پەروەردگار کە داوامان لێکا ئێمەی و موسڵمان داوای خەڵکی بکەین بێتە بازنەی ئیسلامەوە بە قسەی شیرین بە گفتاری جوان بە نەرمونیانی ئەو مرۆڤە با بە ئازادی خۆی موسڵمان بێ چونکە ئەگەر ئینسانێ بە زۆرە ملە موسڵمان بوو ئەوە حەساب نییە ئینسانێک ئەگەر بە زۆرە ملە کوفری پێ کرا لە دینی ئێمەدا حەساب نییە و موسڵمانیش لێ حەساب نییە چونکە لە ترسی توا دەیکا لە ترسی منا دەیکا لە ترسی خوا نییە چۆن ئینسانێک ئەگەر ئێستا لەورا بتگرن بڵێن تعزیە بدەن بڵێن ئیما توژین ئیما کوفر بکەین ئەگەر کوفرێ بکەی بەدەم بەڵام دڵی لەگەڵا نەبێ ئەو کوفرە حەساب نییە ئەگەر ژمێنێک بدەین حەساب نییە لە شەرعی من و تۆدا لە هەمان کاتشا ئەگەر کەسێ بتگرێ بە زۆرە ملە ئیلا ئەبێ نوێشکەی ئەگەر نوێژنەکەی کوژم ئەگەر ئەوەنەکەی وایە ئەمەش حەسابی بۆ تۆ نا بۆ ئەو وەک ئەو کابرای لێنە ئەڵێ کابرایەک بوو وەختی خۆی نوێژی ناکرد کابرایە زۆر دەستی لێ کردبوو برادەری بوو دۆستی بوو حەزێکرد نوێشکا خەمخۆری بوو خەفەتی خوارد بووی برادەرێکی گیانبەجانی بوو زۆر خۆشی گەرەک بوو لە براکانی خۆی زیاتر ئەڵێ زۆر مودەیەکی زۆر بەیەکەوە بوو ئەوتی لا ئەبێ نوێشکەی ئەوش ئەوی نوێژ ناکەم تاقەتم نییە ئەڵێ ڕۆژێک لێی داپەڕی میری چەکی لێ هێناوەتی لا ئەبێ نوێشکەی ئێستا نوێژنەکەی کوژم ئەڵێ ئەم پیاوەش چوە سەر بەرماڵ و بەرماڵی داخست و دەستنوێژی شۆر دەستی بەر لە کوردی خوای گیان دوور کات نوێژ بۆم پیاوەکەم بەخوا لە ترسی ئەم پیاوایە ئازیزانە خۆشەویستان ئینسان دڵ تو نوێژەکەی ئەبێ ئەم دڵە لە خوا بکرسێ نەک لە ترسی فڵان و فیسانە ئەگەر وا بوو خوا نوێژەی نایە ئەم عیبادەتەی نایە لە قیامەتە بۆ کۆمەڵێ خەڵکە نوێژ خوای گەورە وەری ناگرێ ڕۆژەکانی وەرناگرێ چاکەکانی وەرناگرێ بۆ لەبەر ئەوەی بۆ خوا نەیکردووە نیەتی خوا نەبووە نیەتی شتی تر بووە خوای گەورە نەیگەرێک ئەبێ خاڵیسەن مخلیسەن بۆ خوا بێ بۆ خوا ئەنجامی بدەین ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن لەگەڵ ئەهلی کتابدا کاتێ قسە دەکەن بانیان دەکەن بۆ ئیسلام بە ئەحسەن یعنی چاکترین باشترین قسە و باشترین ئاکار لەگەڵیانە بدوێن بۆی موسڵمان بن یان ئەگەر خەڵک بان ئەکەن بەچی بالحکمة والموعظة الحسن بحکمت بەشتی جوان بەشتی چاک خەڵکی بان ئەکەن ئازیزانە خۆشەویستان ئەم ئایەتانەم هێناوە لەبەر ئەوەی کە بڵێن ئیسلام قبوڵی هەموو ئازادیەک دەکات زۆر ترشی تایە ئەگەر من ئێستا دانیشم ئایەتی زۆر بێنمەوە بەڵام بۆی کاتەکە زۆر نەبە ئێمە چینە سەر لوبی مەوزیعەکەی خۆمان کە مەبەستمانە لە وتاری ئەمڕۆدا لە خزمەتی جەنابتانە تەماشاکەین خواگیان جەلە جەلالوه لە حەوت تەبەقەی ئاسمان پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئەچینەوە بۆ ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قورئانە تۆمار کراوە سوورەتێک دابەزیوە لەبەر خاتر ئافرەتێکی بەتەمەن ئەتێک پرسیارێ لە پێغەمبەری نازدارەکە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوار صلی الله علیه وسلم جوابی پێ نییە
چونکە پێغەمبەری خوا لە خۆی قسە ناکات ئیلا وحی بۆ بێت ئەمجا قسە پێیوت ناتوانم وڵامت دەمەوە وحی بۆ ناتوە چاوەڕێ بکە بەزان نیگای خوا بێت پاشان جوابت دەدەن جل جلاله لە گفتوگۆ بوو پێغەمبەری خوا ئەمەیەوت بەم ئافرەتە خواگیان جل جلاله یەکسەر جبریلی نات جوابی ئەم پیرەژنەی داوە جوابی ئەم پیرەژنەی کە گلەیە کرد گلەی پیاوەکەیە کرد لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەویت کاتێک گەنج بووم کاتێ لەگەڵ پیاوەکەما باش و چاک بوومە تا دوای باسێکە حاڵی شکایەتی خۆی دەکرد بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە جوابی داوە سوورەتێکی نازڵ کرد نەک ئایەتێ یەک سوورەتی نازڵ کرد لە حەقی دەرحەقی ئەم ئافرەتەدا قد سمع الله قول التي تجادلك في زوجها سورة مجادلة أم سورة دابزي بوم آفرتا چونکە بۆ پیاوەکەی سوێنی لێ خواردبوو سوێنێک کە ئێستا من و تۆ شەرکەستێ هەر پیاوێکە سوێنێ بخوا دوومان ڕەبەت خێزانەکەی لێ حرام دەبێت دوومان ئەبێت 6 ڕۆژ بە ڕۆژوو بێ 6 فەقیر تێر بکە ئەم دوانەیەکێکیانە بێ بکاتیاندا ئەگەر نەبێت ئەو ئافرەتەی لێ حەڵاڵ نابێت هەر پیاوێک لە دەمی دەربچێگە بە گاڵتەش بڵێ نەک ڕاستان گاڵتە بڵێ تۆ خۆشکەم وای وەک دایکم وای بە خێزانی ئەوانەی وا مارەی نایە خێزانی تەشبیه بکاتە حەوت تاقمەکەی کە مارەی نایە لێی ئەگە بە گاڵتەش بڵێ دوومان ئەم ئافرەتە حرامە بێ لەم پیاوە خێزانێکی و حەڵالێکی حرام دەبێت ئەبێ 6 ڕۆژ بە ڕۆژوو بێ لەم قورآنە لەم سوورەتە نازڵ کراوە لە دەرحەقی ئەم ئافرەتە کە پشتی چەماوەتەوە کە بە تەمەنە هاتۆتە خزمەتی رسول الله صلی الله عليه وسلم ئەم قیسەیە زۆرە بەڵام من کورتەکەی باسەکەم لە خزمەتدانە بۆیە ئەمە دەرحەقی ئەوەیە کە ئینسان ئەم وشەی وت هەندێ وشەیە لە دینە گاڵتەی پێ ناکرێ ئازیزان گاڵتەکەی ڕاستە ئێستا تۆ بە گاڵتە بڵێ تەلاقم کەوتبێ هەر ناوی تەلاق بەدەم تا هات ئیتر حەسابە بە گاڵتەش بڵێ ئەگەر شتێکت بۆ کڕین و فرۆشتن گاڵتەی تیان نییە کابرایە کاتە ماڵەکەت ئەگەر وتی خۆزگایە وەڵا حەزەکەم بینە خزم کچەکەت بدایە کوڕەکەم ئەگە بڵێ هەم لە خزمەتە ئەوە یەکسەر جێبەجێ دەبێت لە شەرع یەکسەر جێبەجێ بێ بڵێ کچی خۆتە خۆت چۆنت پێ خۆشاوە یەکسەر جێبەجێ بێ گاڵتەی تیان نییە النیکاح والطلاق یەکێ لەوانە النیکاح واتە ژنهێنان و شوکردن ئەما گاڵتەی تیان نییە والطلاق گاڵتەی تیان نییە وەکڕین و فرۆشتن سێهەمیان کە گاڵتەی تیان نییە گاڵتەکەی ڕاستە لە شەرع ئەبێ ئینسانی ئیماندار و دیار بێ ئەگەرنەوە ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئافرەتەی بینی ئەم ئافرەتە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵیان ڕاوەست بوو و دوایش خوای گیان جوابی داوە جل جلاله ئەم ئافرەتە خەولەی بنت ثعلبە ناوێتی ئەڵێ ڕۆژە بینیمان کابرایە لەگەڵ ئیمام عومەرا بوو ئیمامی عومەر خەلیفەی ئیمانداران ڕەیسی وڵات شتەکان نامان تازە نەبێتەوە ڕەیس وڵاتێک هات لەگەڵ پیرەژنێکە ئێسیا لەگەڵ پیاوێکە ئێسیا بەخوامانە گشتی لە ئیسلامەوە هەیە ئازیزان مسڵمانە بەڕێزەکان سێر ئیمامی عومەر پیاوێکە لەو کاتەدا ئەم ئافرەتە لە دوایە و پیر بووە هاتە خزمەتی ئیمامی عومەر لە حەدیسەکە ئەڵێ ئیمامی عومەر وا ڕاوەستاوە لە بەردەمیان سەری شۆڕ کردووە ئیمامی عومەر سەری مبارەکی گوێی بردووە لای دەم ئەم ئافرەتە لە بەردەمیان ئاوا ڕاوەستا بخۆی چەمانوەوە ئیمامی عومەر ڕەیسی وڵاتە ڕەیسی هەموو سەر ئەرزە ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ ئەو عومەرەی کە شەیطانی ڕاکە ئەو عومەرەی ئێستاش ناوی دێنێنەوانی حەزیان بە عومەر نییە لێی دەترسن تەنانەت دەرگای عومەر لە ناو مەکەدا خەڵکێک لەورۆ ناڕاتۆ ژوورۆ زاد ناکات بچێ حەزی لێ نییە ئەو عومەرە کە هەموو تاریخی ئیسلام بگێڕی لەوەی قەرزاری بێ لەبەرەوەی خۆی و نەوەکەی عەدالەتی بەرپا کرد دوژمنەکان شایەتیان بۆ ئەدا نەک موسڵمانان ئەم ئیمامی عومەرە لە بەردەم ئافرەتێکە خۆی زۆڵ کردووە گوێ دەگرێت ئەم پیاوە دەڵێن سەحابە ئیمامی عومەر ئەمەنە ڕاوەستا من بەزەین بە حاڵی هات وەڵڵاهی بەزەین بە حاڵی هات
باشە مافرەتە ئەبێ کێ بێ؟ ئیمامی عومەر ئەمەنە بە کزۆڵۆ لە بەردەمیان ڕاوەستاوە، سەحابەش چاوەڕێیەکە، بە کزۆڵۆ لە بەردەمیان ڕاوەستاوە. دوایەوە لێ بووەوە هاتەوە وتی ئەی خەلیفەی ئیمانداران زۆر بەزەین بە حەڵتە هات. ئەم ئافرەتە نابوو بە شێوەیەک بە ڕوخسارێکی کرد تۆم ببینایە لەگەڵ ئەم ئافرەتەدا. ئەو شوتی پێی نەزانی ئەمە کێیە؟ نەزانی ئەم ئافرەتە کێیە؟ وتی نەوەڵڵا نەمزانی. ئەی خەلیفەی ئیمانداران وتی وەڵڵاهی ئەگەر تۆ وەک من بتناسایە لە من زیاتر بۆ یەکت. تۆ نایناسی ئەم ئافرەتە کێیە؟ وتی ئەی ئیمام عومەر نایناسم. ئەی خەلیفەی ئیمانداران وتی ئەمە ئەو ئافرەتەیە خوای جان جەلە جەلالوو لە حەوتەبەقەی ئاسمان قبولی شکایەتەکەی کرد و ڕاستە و خۆ جبریلی نارد و جوابی داوە. عومەر چییە لە بەردەم ئەمەدا؟ یەمانوی چیم نەکردووە بۆ ئەم ئافرەتە. تەماشاکە ئیمامی عومەر چۆنە ڕوانی ئازیزان و خۆشەویستان. کاتێک کەسێک دەسەڵاتێکەیە پۆستێکەیە ئەوەی ئەمڕۆوە لە دنیا کرێ گەشتی لە دینیا نییە ئازیزان. ئەوانەی دەسەڵاتدارن دژی دینن ئەوەی لە دینیا بێ خزمەت بۆ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام سەید القەومی خادمهم، واتە گەورەی موسڵمانان خادمە خزمەتکارە. بەڵام ئەمڕۆ گەر خزمەتکارە گەر تەسقیەدا ئەبێ ئێمە وام بکەینە خاوەن، ئەبێ ئێمە تەحیە بۆ وام بکوتین. هەموو شوێنێ وایە چونکە بۆ لە ئیسلام و دوورن. ئەگەر لە ئیسلام و نێزت بنها سێری کە ئیمامی عومەر چۆن خزمەتی هاوڵاتی خۆی دەکات، چۆن لەگەڵ هاوڵاتی خۆیدا بێ. مافی هاوڵاتی لای هەموو شتێک مافی شتیتر نییە. ئەگە تەماشاکەین بگەڕێنەوە بۆ قورئان، خوای پەروەردگارە فەرمێ هیچ کاتێ ئینسانی ئیماندار نابێ قسەی خراپ بێتە دەریا، بەڵام لە شوێنێکدا دەتوانی بڵێ. خوای پەروەردگار لە قورئاندا فەرمێ لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم. خوای پەروەردگار حەزر لە قسەی نەشیاو ناکە، قسەی خراپ ناکە. بەڵام بۆ کەسێک کە خراپەکار بێ ئەبێ باسی کەی بڵێ خراپەکارە، ستەمکارە، ستەمەکە، ناحەقیەکە، ناعەدالەتیەکە، خراپەکارە، حەق نایە وای بکردا ئیلا ئەو کەسە نەبێ کە ستەمکارە، کە زاڵمە. ابن عباس فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای بێ لە تەفسیری ئەمەدا ئەفەرمێت ئیلا ئەو کەسانە دەبێ دوعایان لێ دەکرێت کە زاڵم و ستەمکارن. چونکە مەظلوم ئەتوانێت دوعا لە ستەمکار بکات، بەڵام ئێستا تۆ ناتوانی دوعا لە کەسێکی موسڵمان بکەیت بە هیچ شێوەیە. ناتوانی دوعا لە مناڵەکەی خۆت بکەیت، لە پیاوەکە، لە ژنەکەی خۆت، لە مناڵەکانی خۆت، لە موسڵمانان دوعای خراپ. بەس لە زاڵم ئەتوانی، بەس لە ستەمکار ئەتوانی دوعای لێ بکات. جا بێت و دوعایە مەظلوم بیکا لە زاڵمێ لە بینی شیاپەردە نییە. وەڵڵاهی لەوەیە من و تۆ ئێستا ئەمڕۆ سبەی دوو سبەی پەلەمان بێ لە هەموو کارێکدا، بەڵام خواگیان پەلەی نییە. چونکە کەس نازانێ دوعای کام پیرەژنێک یان دوعای چی پیاوێک یان منداڵێک یان کەسێک لە زاڵمێ گیر دەکات. هەرچی کاتی ساتێ لەوەیە من نەیبینم تۆ نەیبینی، بەڵام کاتی خۆی بێ ئەو کاتە قبوڵ دەبێت. بۆ ئینسانی ئیماندار بزانێت. کۆتایی دێنین بەو قسەی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. ئیمامی عومەر کاتە عێراق کەوتە ژێر دەستی موسڵمانان و پاشانێ شام و ئەو دوایشی کە سەرگەورە و ڕەیس وڵاتێکی نارد بۆ کوفە و پاشانێکێ لە شامش ناردی بۆیان. ئەهلی عێراق چوون بۆ لای ئیمامی عومەر لە حیجاز بوو، لە یەمەن و لە سعودیە و مەنتیقانە، چوون بۆ لای شکایەتی حاڵی گەورەکەی خۆیان کرد لای. تەماشا کە بزانێ ئیمامی عومەر چۆن جوابی داوە. شکایەتیان وتیان ئەو والیە، ئەو گەورەیە، ئەو سەرکردەی داتناوە لای ئێمە فرە باش نییە، کەمێ تونە لەگەڵماندا. ئیمامی عومەر گۆیانی کردەوە نامەیەکی نارد بۆیان والی کوفە بۆ ئەو کەسەی کە لەوێ بۆ عەمرو بن عاص کە ئەوەی دانابوو و لە شوێنەکەی ترشی سەحابەیەکی تر دانابوو. نامەیەکی نارد ئیمامی عومەر بۆ ئەم پیاوە بەڕێزە شکایەتیان کرد لای. دوایەوە ئیمامی عومەر ئەمەی وت چی کاتێ مەتى استعددتكم الناس وقد ولدتكم ئەمجا فەرمووین ئومەهاتكم ئەحرارا. فەرمووی پێیان لەناو نامەکە
باوەی والی وتی ئەی والی تۆ لە کەیەوات لێ هاتووە ئەم بەندانە بکەیتە کۆیلەی خۆت ئەمان کە لە زگی دایکیان دەرچوونە بە ئازادی ژیاون قسەیەکی زۆر بەقووەتە لە تاریخا هەیە باوالیەکانی وت ئەمانە بە ئازادی هاتوونەتە زەرزەوی ئەبێ بە ئازادی بژین ئێستا تۆ گەرەک تا ئازادیان لێ بسێنیتەوە ئەتەوێ مافەکەی خۆیان لێ بسێنیتەوە ئەتەوێ مافیان نەدەی ئەتەوێ حەقیان بخۆی ئەتەوێ ستەمیان لێ بکەی ئەتەوێ ئەوەی هەیانە بۆ خۆت هەڵگری ئیمامی عومەر بەمە ئەو دوو والیە ئاگادار کردەوە کەوا لە کات و ساتی خۆیاندا کە دەیکەن ئەوەی کە چاک نییە و باش نییە لە دوایەوە دەستی کردە گۆڕین لایدا ئازیزان و خۆشەویستان بۆیە ئیسلام هاتووە ئەگەر کەسێ ڕخنەیەکی گرت ئەبێ ئێمە قبوڵی بکەین ئەگەر من بم ئەگەر تۆ ئەگەر دوو سبەی من و تۆ ئەو جیلە کە پەیدا دەبێ و گەورە دەبێت هەرێکێ بێتە پۆستێ لەم وڵاتە وەردەگرێت و ئەوانەیشی ئێستا هەن لەو پۆستانە بالایان زۆر ئاسایی بێ ئەگەر کەسێ ڕخنەیان بگرێ بڵێ چاوتان گلە بڵێ مەعاشەکان و پارەکانی خۆتان کەم کەنەوە خەفەتی ئەم خەڵکە بخۆن کاکە بێنە ناو ئەم خەڵکە لەگەڵ خەڵکا بژین ئەمانە با شتێکی سادە بێ لایەن شتێک نەبێت زۆر گەورە بێ بڵێ وڵات چۆنە بێ ڕخنە بگریە لەمە چۆنە بێ مەبووتێ نابێ بۆ نابێ خۆ تۆ لە ئیمامی عومەر زیاتر نیت خۆ تۆ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبولکردنی زیاتر نیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچێت بۆ لای کافرەکان دانیشتوونە لەناو مەکەدا بۆی بانیان کا بۆ ئیسلام لە ڕێگادا پیاوێک بێتە ڕێگای ئەم پیاوە نابینابێ چاوی نابینی بەڵام پێغەمبەری خوا پڕ بەدڵی ئەم پیاوە جوابی ناداتەوە نیەتی ئەوەیە بچێتە لای ئەهلی قوڕەیش بۆی ئیماندار بێت خوای متعال جل جلاله لە حەوتەبەقەی ئاسمان گەلەی لێ دەکات عبس وتولى أن جاءهم الأعمى ليلي دكا بورود ندابا أو نابنايا بورود شرخان برولات يعني تقولي إنسان أبي لهر شيء بلاي كابي لهر شيء بوست يكابي لهر شيء شون يكابي أبي قبولي رخنم كابي هتا سادي رخنة هتا سادي رخنتني إنسان هتا هولاتي سادبو رخنيني پۆستێکت وەرگرت یا ڕخنەیەکت بۆ دێ شوێنەکەت بەرزترەوە بوو ڕخنەی زیاترە بۆ دێ هەتا بەرگیتەوە ڕخنەت بۆ دێ ئافەرین بۆ کەسێک کە ڕخنەکان وەڵە گرێوە کە دێ عومەر ئاسا ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەویت هەر کەسێ ئەوێتی شیرینی بۆ من بێنێ با شیرینەکانم داتەوە بیکاتە هەلێ و بیتێرێ بۆ وتیان ئەی مامچۆر وتی لە هەرچی شوێنێکە هەڵەیەکم کرد هەڵەکەم بێنێتەوە وەکەوەی شیرینیم دەداتێ وەکەوەی شیرینیم دەداتێ ئەم پیاوە بەڕێزانە ئەوە ژیاون بۆ خۆیان و بۆ دەوروبەرەکانیان خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە یا ڕەبی خوای ڕەحم بە مولایەکمان بکەی یا ڕەبی خوای لە کەپاڕەی لە گوناحی مولایەکمان خۆش بی یا ڕەبی خوای دڵی دەسەڵاتدارانمان نەرم بکەی بەزەیان لەم خەڵکا بێتەوە یا ڕەبی خوای ژیانمان بۆ خۆش بکەی یا ڕەبی خوای ژیانمان بۆ باش بکەی خوای لەم نەخۆشیە هەموومان بە دوور بگرین بەرەو پاییز نەچین بەرەو زستان نەچین خوایە خۆت بنبڕیکەی یا ڕەبی ئەم نەخۆشیە ئەگەر خۆت نەیبیتەوە خۆت بنبڕی نەکەی هیچ قووەتێک نییە لەسەر دەریدا بنبڕیکە یا ئەڵڵا خوای یان خۆت بیبیتەوە و لە کۆڵی هەموو لایەکمان بکەیتەوە خوای هەر کەسێ تووشی ئەم نەخۆشیە هاتووە یا ڕەبی یا ئەڵڵا یا شافی خوای شفای عاجلی بۆ بدێنی یا ڕەبی خوای هەر کەسێ نەخۆشە هەر نەخۆشیەکێ خوای شفای عاجلی بۆ بدێنی یا ئەڵڵا ئەوانەی داوای دوعای خێران کردووە یا ئەڵڵا بێتە هانایەنەوە ئەوانیشی داوایان نەکردووە خوای ئەوانەی تووشی ئەم نەخۆشیە نهاتون خوای مەحفوظیان بکەی مەحفوظی هەموو لایەکمان بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە پیاوە بەتەنۆنەکانمان بکەی عاقبەت خێریان بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی ژن و منداڵەکانمان بکەی یا ڕەبی خوای ژیانمان بۆ خۆشتر و باشتر بکەی ئامین ئامین والحەمدولله رب العالمین سلامی خوای گەورەتان لێ بێ میوانانی ماڵی خوا السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه داواکارین لە خوای پەروەردگار خوای متعال ڕەحم بە نەخۆشی هەموو لایەکمان بکە ئەو کەسانەی ئێستا لە خستەخانەن داوای دوعای خێریان کردووە ئەوانەیشی کەوا لە ماڵان ئەوانەی